سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم سەرەتاش باسێک لە موچە و نەوتێرێمی کوردستان دەکەین. دابەشکردنی موچەی مانگی حەوت بەردەوامە. یەکشەمە پرۆسەکە کۆتایی دێت و سەرجەم موچەخۆران موچەی ئەو مانگە وەردەگرن. وەرگرتنی موچەی مانگی حەوت لە کاتێکدایە ئێستا لە سەرەتای مانگی دەداین. بڕیارە وەفدێکی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەغداد و بە دوواداچوون بۆ موچەی مانگەکانی هەشت و نۆ بکات کە لیستی ئەو دوو مانگە دراوە بە وەزارەتی دارایی عێراق. هاوکات لەلایەکی دیکەوە ئەوەی پەیوەستە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەهۆی پرسێکی تەکنیکی یاخود بابەتێکی تەکنیکیەوە هەناردەی نەوتی هەرێم بۆ بەندەری جیهان بۆ چەند کاتژمێرێک ڕاگیرا. ئەوەی کورسات نیوز لە چەند سەرچاوەیەکەوە زانیوێتی بەهۆی پڕبوونی کۆگاکانی نەوت لە بەندەری جەیهان بۆ ماوەی چەند کاتژمێرێک نەتوانراوە هەناردەکردنەوەی یاخود هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهان بەردەوام بێ و ڕاگیراوە. بەڵام پاش ئەوەی کە نەوتی نێوە و کۆگایە گوازراوەتەوە بۆ نێو کەشتی نەوت هەڵگری ڤالیسینیا کە کەناڵی کورسات نیوز یەکەم شوێن بوو باسی لەوە کرد و کەشتیە یەکەم کاروانی نەوتی هەرێمی کوردستان دەگەێنێ بە بازاڕەکانی جیهان. پاش ئەوەی کە نەوتەکە بارکراوە بۆ ئەو کەشتیە کۆگاکان بەتاڵ کراون و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێ کردوێتەوە. ئەوەی کە بە دوواداچوونم بۆ پرسە کردووە و بابەتە بابەتێکی ئاساییە تەکنیکیە بە تەواوی و ڕەنگە ناوبەناو لەگەڵ پڕبوونی ئەو کۆگایانەی بەندەری جەیهان ئەم بابەتە ڕووبدا. کەشتی یەکەمی نەوت دوێنێ پڕکراوە ئاڕاستەی بازاڕەکان کراوە کەشتی دووەمیش ئامادە دەکرێت. هاوکات وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لەسەر هەمان پرس ڕاگەنراوێکی بڵاو کردەوە باسی لەوە کردووە کە بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە، بەڵام پاش چارەسەرکردنی کێشەکە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە و ئێستا دۆخەکە بە تەواوی ئاساییە. هەندێک بابەتتان بیرە خەمەوە کە نوێترین پێشهات بوون پەیوەست بە موچەی هەرێمی کوردستان و هەروەها هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و بابەتی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد بیرتان دەخەمەوە کە بەم جۆرەیە. دواتریش هەڵبەتە زانیاری لەسەر چوونی ئەو وەفدەی هەرێمی کوردستان بۆ بەغدا وەردەگرین. سەبارەت بە سەرەتا باسێکی داهاتی نانەوتی هەرێم بکەین و ئەو پارەی کە لە هەرێم وەکو داهاتی نانەوتی وەکو پشتی بەغداد نێردراوە و چەند بۆ موچە هاتووە چی کاریەکەم بۆ کردوون بە خێرایی پێتان دەڵێم. داهاتی نانەوتی نێردراو بۆ بەغداد لە ماوەی حەوت مانگی ئەم ساڵدا کۆی گشتێکەکەی 559 ملیار و 346 ملیۆن دینار بووە. مانگی 1 2 3 4 سەرجەمیان لە دەوروبەری 50 ملیار دینارێک بوون. بەڵام لە مانگی 5 و 6 و 7 ئەوەی کە جیاواز بوو ئەوەیە کە بڕەکەی بەرز کراوەتەوە بۆ 120 ملیار دینار. لەمانە با بڵێن سەرنجڕاکێشترەوەیە کە بەتایبەت لە دوو موچەی کۆتا مانگی 6 و 7 ئەوەی جیاواز بووە لە مانگەکانی تر لە ناردنی داهاتی نانەوتیەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە ئەوەی کە موچەی ئەو مانگەی تەمیل بکرێ بۆ نمونە موچەی مانگی حوزەیران تەمیل بکرێ 120 ملیارەکەی ناردووە بۆ بەر لەوەی موچەی مانگی تەموز تەمیل بکرێ و پارەکەی بنێردرێ بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان 120 ملیارەکەی ناردووە. بەڵام پێنج مانگەکەی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێیە کرد کە بەغداد بڕیار با لە خەرجکردنی پارەی موچە دواتر داهاتی نانەوتیە نار. دەبەش پێمانەڵە کە ڕەنگە ئاماژەیەکی باش بێ بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنەی لە نێوان هەرێم و بەغدادەیە ڕێکەوتنێک بێت تا ڕادێک متمانە جێی بوو بێتەوە لە بینیانە. ئەمەی وتم بۆ حەوت مانگ و لەبارەی ناردنی داهاتی نانەوتی ئەی چەندێک پارە هاتووە لەم حەوت مانگەیە بۆ دابشکردنی موچەی حەوت مانگ ئێستا لە مانگی دێین، بەڵام حەوت موچە دراوە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان. هەڵبەتە هەندێک لە وەزارەتەکان ماون کە لە ڕۆژانی داهاتوو موچەکانیان وەردەگرن یەکشەمە دوایین ڕۆژی دابشکردنی موچەی مانگی حەوت دەبێت. پارەی نێردراو بۆ هەرێمی کوردستان بۆ موچەی موچەخۆران کۆی گشتی 6 تریلیۆن و 769 ملیار دیناری عێراقی بوو، واتە 6 تریلیۆن و 769 ملیار بۆ پارەی موچەی حەوت مانگ بۆ هەرێمی کوردستان نێردراوە. باسێکی ڕێکەوتنە سێقۆڵەکەی نەوتان بۆ بکەم ئێستا پێتانەڵێ من پێشەکیە بۆ بیرتانە خەمەوە. با سەرەتا باسێکی ڕێکەوتنەکە بکەین بیرتان بخەینەوە کە ئەم ڕێکەوتنە ناوەڕۆکەکەیەوەیە کە تا
پەسەندکردنی بودجەی داهاتوو لە عێراق ئیتر بودجەی 2026 بێ یاخود بودجەی ساڵێکی تر چکە تازە بودجەی ساڵی 2026 ئامادە ناکرێت دەبایە تا نیوەی ساڵ ئامادە بکرایە بودجەی داهاتووەم ڕێکەوتنە ئەگەری هەیە تازە بکرێتەوە و بڕوە ڕاستە ڕێکەوتنێکی کاتیە بەس تاوەکو پەسەندکردنی بودجە لە عێراقدا ئەگەری درێژکردنەوەی هەیە بڕوە سۆمۆ سەرپەرشتی گشتی پرۆسەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە هەنادەکردنی و فرۆشتنی بە بازاڕەکانی جیهانەکە و وەرگرتنی پارەکەش واروەها کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووک نەوتی هەرێم وەردەگرێ بەم جۆرە ڕێکخراوەکو نوێنەرایەتیکی سۆمۆ هەروەها شایستەدارایەکانی کۆمپانیەکانی نەوت دەدرێت ئەمە لە ڕێکەوتنەکە باس کراوە بەڵام دواتر هەندێک وەکو کوور دەڵێت تەقەی تێکەوتووە ئەم ڕێکەوتنە و دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی دڵنیایی لە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە ئەدات ئێستا پێتانەڵێم بۆ ئەم بابەتەم بیرخستنەوە ئەپی کوور ڕەئی چی بوو لەسەر ئەم ڕێکەوتنە قسەی خۆیانە بوو باسییان کرد کە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنە کاتیە کراوە تاوەکو سیویەکی کانونی یەکەمە بێت بەڵام ئەگەر سیوێکی کانونی یەکەم بودجێ ساڵی 2026 نەبێت کە نایبێ عێراق ئەوە ڕەنگە درێژ بکرێتەوە چونکە هەر سێلایانی نێو ڕێکەوتنەکە هیواخوازی ئەو بوونەکەم ڕێکەوتنە درێژ بکرێتەوە هەروەها ئەپی کوور بە تایبەت وتەبێژی ئەپی کوور باسی لەوە کردووە کە ئەم ڕێکەوتنە ڕێخۆشکەرە بۆ چارەسەری درێژخایەن و هەروەها وتوێتی چاوەڕێکن پێش کۆتایی هاتنی ئەم ڕێکەوتنەوە تا پێش سیوێکی کانونی یەکەم واتە کۆتایی ساڵ ئەم ڕێکەوتنە بکرێ بە ڕێکەوتنێکی هەمیشەیی و تا سەر چونکە ئەم قسە بۆچی کراوە ئەبێت چاوەڕێی بودجەی ساڵی 2026 عێراق نەبی ئەمەی کە هەیە دوێنێ بوو لە ماوەی دوێنێ و پێرێدا لەو نێوەندەدا عەلی نزار بەڕێوەبەری سۆمۆ قسەیەکی کردووە ئەم بابەتی تەڕەدێ گوروژاندووە باسەوەی کردووە کە قەرزی کۆمپانیا بیانیەکانی نەوت یاخود کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان کە بڕەکەی 1 ملیارد دۆلارە لە ئەستۆی ئەوان نییە و ئەوان ئەم ڕێکەوتنیان کردووە دیوێکی تەواو تەکنیشیە نەوت وەرەگرن و دەیفرۆشن و سەرپەرشتیە ماکەن پابند نین بە دانەوەی قەرزی کۆمپانیەکان لە کاتێکدا ئەگەر بیرتان بێ لە ڕێکەوتنەکەی باز لە شایستە دارایەکانی کۆمپانیەکان کراوە ڕەنگە ئەمە تەفسیری زۆر هەڵگرێ بەڵام دیارە بەڕێوەبەری سۆمۆ یەکلای کردوێتەوە کە ئەم پارە بە هیچ جۆرێک لە ئەستۆی ئەوان نییە و ناچنە ژێرە و بابەتە بەڵام ئەپی کوور لە دوای ڕێکەوتنەکە دێڕێکی هەبوو لەسەرم بابەتاڵێ حکوومەتی عێراق پابندە بە پێدانەوەی شایستەکە پێدانەوە پێنەدانەوەی شایستەدارایەکانی کۆمپانیا بیانیەکان کە بڕی 1 ملیارد دۆلارە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە مەترسیە بۆ سەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەچینە هەولێر قارەمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز وەردەگرم قارەمان سڵاوت لێبێت سەبارەت بە چوونی وەفدێک بۆ بەغداد بۆ داواکردنی موچەی مانگەکانی هەشتونۆ زانیاری چی هەن فەرموو پشتیوان ئەو کاتت باش بڕیار وایە لە سەرەتای ئەم هەفتەیە واتا سبەی شەممەیە و ڕۆژی یەکشەممە چاوەڕوان دەکرێتنە وەفدە سەردانی بەغدا بکاتن بە پێو زانیاریانەی کە من هەما وەفدەکە بە سەرۆکایەتی وەزیری داراییە پرسی تایبەت بە داهاتی نانەوتیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا سەبارەت بە میکانیزمەکانی ڕێککەوتنی پێشووتری نێوان هەردوو وەزارەت لەگەڵ چۆنیەتی جێبەجێکردنی بڕگە و خاڵەکانی داهاتووی بە تایبەت ئێستا لەسەر پرسی نەوت ڕێککەوتن کراوە لەگەڵ هەرێمی کوردستان حکوومەتی عێراق دەیانەوێت پرسی داهاتی نانەوتیەکانیش بە هەمە شێوە کۆتایی پێبێتن خۆت باست کرد لە بەشێک لە مانگەکان داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان دوای ڕەوانەکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ئەو کات وەزارەتی دارایی دەیخستە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق بەڵام سەرمانجێک بە هەمان شێوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان پارەکەی ڕەوان دەکرد ئەو کات شایستە داراییەکان بۆ هەرێمی کوردستان دەهات پرسێکی تر ئەوەیە کە ئەو وەفدەی کە دەچێتن وەفدێکی تەکنیکی و وردبینیە لەگەڵ وەفدێک کە پێشووتر بە هەما شێوە سەردانی بەغدای کردووە واتە ئەو وەفدەی کە دەچێتن هەمووی تایبەتمەندە بە وەزارەتی دارایی و چاودێری دارایی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوا گفتوگۆ لەسەر ئەوە بکرێت کە لە مانگەکانی داهاتوو بە تایبەت ئەو ڕێکەوتنێکە کراوە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە ئێستا دەست پێ کردوێتەوە
بۆ ئەوەی کە لەگەڵ هاتنی موچە یاخود ئەو کاتانەی کە پێویستە حکوومەتی عراق موچە ڕەوانە بکاتن بەتایبەت ئێستا موچەی ماجی 89 دابەش نەکراوە ئەمە یەکێکە لە گرفتەکان یاخود ئەو بابەتانەی کە لە کاتی سەردانەکەی ئەو مۆڤدە گفتوگۆی لەسەر دەکرێت بۆ ئەوەی کەوا یەکلایی بکرێتەوە کە کەی ئەم موچە ڕاوانە دەکرێت لەگەڵ ئەوەش ئەو پارەیە کە داهاتی نانەوتیە لە هەرێمی کوردستان ماگانە ئامادە دەکرێت ئەو 120 میلیارد دینارە دڵنیایی بەوە دراوە کە هەموو ماژێک لە وادەی خۆی یاخود ئەو وادەیە کە پێویستە ڕەوانەی بەغدا بکرێت ئامادە دەکرێتن لەلایەن وەزارەتی داراییەوە بۆ ئەوەی کا بە زووترین کات ڕەوانەی بەغدا بکرێت لەگەڵ ئەوەی کە سبەی دابشکردنی موچە بەردەوام دەبێتن بەڵام بەشێکی زۆری موچە خۆرانی هەرێمی کوردستان موچەی مانجی حوتیان وەرگرتووە چاوەڕوانی ئەوەن کە موچەی مانجی هەشتیش وەربگرن و چارەنووسی موچەی مانجینە و ماگەکانی تریش بە هەمان شێوە بزانن موچە خۆر بۆ پێیکە ئەو ڕێکەوتنەی کە کراوە ئەنی ئەوان دڵخۆشن بۆی کە موچەی ئەو چەند ماگەی کە دەگاتە سەری ساڵ نەفەوتێتن پێیان بگاتن بۆیە ئەو وەفدەی کە دەچێتە بەغدا زیاتر گفتوگۆکردن لەسەر چۆنیەتی ئەو داهاتی هەرێمی کوردستان دەستی دەکەوێتن پێشووتر پشتیوان ئەوەی کە وەزارەتی دارایی عراق لە ڕێگەی جیاجیاوە داوای کردبوو کە تەواوی سەتاسەتی داهاتەکان بگەڕێنرێتەوە خەزێنەی حکوومەتی عراق ئەو کات 150 بۆ هەرێمی کوردستان ڕەوانە دەکرێتەوە ئەمە ژێکێکە لەو دەوەرانەی کە چاوەڕوان دەکرێتن ئەو وەفدە بچێتن گفتوگۆی لەسەر بکرێتن لە هەفتەی ڕابردووش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران داوایەکی کردبوو لە حکوومەتی عراق کە خوازیاری ئەوەیە کە پرسی داهاتی نانەوتیش بە هەمان شێوە وەکو هەناردەکردنەوەی نەوت هەرێمی کوردستان کۆتایی پێبێتن و چارەسەر بکرێتن بۆیە ئەوەی کە هەیە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا سەبارەت بە پرسی موچە تەنها گرفتی یاخود ئەو ئاستەنگانەی کە هەیە سەبارەت بە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان و ڕادستکردنی ئەو پارەیە کە هەیە یاخود ئەو داهاتەی کە حکوومەتی عراق داوای دەکات 120 میلیارد دینارە کاتێک داوای دەکات بە چ شێوەیەکە گفتوگۆکان بە شێوەیە دەبێت کە چاوەڕوان دەکرێت لە سەرەتای مافتەیە ئەو وەفدە سەردانی بەغدا بکات. قارەمان جەوهەر سوپاس بۆ زانیاریەکانت. ئەمڕۆ حوتەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەڕێوە چوو ڕووداوێکی ڕۆشنبیری ئەدەبی و هەروەها دیوێکی ئابووریشێ ڕووداوێکی گەورەی لە هەموو هەرێمی کوردستان و بگرە عێراقیش ساڵانە خوێنەرانی کتێب چاوەڕێ ئەم چالاکیێن بۆی سەردانی بکەن و ماوەکەشی 11 ڕۆژە بە تەواوی لەبەر پێویستی پێشانگاکەوە زۆری سەردانی ئەو کەسانی کە سەردانی ئەو پێشانگایەکەن بۆیە 11 ڕۆژی بۆ دانراوە. من بە کورتی هەندێک زانیاریتان لەبارەی پێشانگاکە بۆ دەخەمە ڕوو کامڕۆ یەکەم ڕۆژێکی دەستی پێکردووە لە 3 تا 13 تشرینی یەکەم بەردەوام دەبێت 13 مانگ 8 شەو پێشانگاکە کۆتایی دێ دادەخرێەوە ڕۆژانە تاوەکو 8 شەو کراوەیە بە گوێرەی خواستی سەردانیکەرانم کاتە دیاری کراوە. ئەوەی هەیە ژمارەکان چیمان پێڵە 250 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە بەشداریان لەم پێشانگایە کردووە کە لە 16 وڵاتەوە ژمارەیەکی زۆر کە 75% ئەو دامەزراوە چاپ و بڵاوکراون کە بەشداریان لەم پێشانگایە کردووە واتە لە 16 وڵاتەوە زۆرینەی دەستگای چاپ و بڵاوکراوەکان بەشداریان لە پێشانگای نێودەوڵەتی کتێب کردووە ئەوانی کە بەشداریان کردو 25% دەستگای چاپ و بڵاوکراوەی ناوخۆن ملیۆنان کتێب لەو پێشانگایە نمایش کراون بۆ ئەم ژمارە بە دەقیقی نییە کە زۆر جا لە سەروی 2,500,000 کتێبەوەی لەبەرەوەی ئەم دامەزراوانە بە جۆرەی خواستی خەڵک و ئەو سەرچاوانەی کە هەیە ئەو ناونیشانانەی کە هەیە کتێب دەخەنە ڕوو بۆیە ژمارەکە بە وردی دەست ناکەوێت لەبارەی بوونی ژماری کتێب لەو پێشانگایە ئەوەی کە من قسەم لەگەڵ بەڕێوەبەری پێشانگاکە کرد باسی لەوە کرد لەبارەی قەبارەی ئەو پارەی کە ئەگەر کتێبەکان بکەینەوە بە پارە بە بەهای چەندێک کتێبی تایە وتی ناتوانین دیاریکەین لەبەرەوەی کتێبی تایە کە کتێبی زۆر گرانن تەنانەت دەچنە $700 بۆ کتێبێک بۆیە ڕێژەکەی دیاریکراو نیە ناتوانین تێکڕایە گوەرگرین بۆی بزانین بە بەهای چەندێک پارە کتێب لەو پێشانگایە نمایش کراوە. سەدان هەزار ناونیشان لە خۆ دەگرن ئەم ملیۆنان کتێبە 40 پاس بۆ گواستنەوەی بەشداریکەرانی ئەم پێشانگایە ئامادە کراوە خاڵەکانیان دیاری کراوە دەتوانێت بچی سەرکەوێت با بۆ پێشانگاکە دواتریش تەواوی کتێبی خۆتە کڕی سەرم پاسانەکەوی دەیتەوە بۆ ناوەندی شار و یاخودە شوێنی کە
پاسەکە ئەچێ بۆ ئەو خاڵی گواستنەوە. دەیان کۆشکی بازرگانی بەشدارن. بۆچی بەشدارن؟ چکە ڕۆژانە کە هەزاران کەس سەردانیان پێشانگایەکەن پێویستیان بە خواردنەوە هەیە و ئەمە دەرفەتێکی بازرگانی زۆر باشەوانەی کە خاوەنی بزنسی بچووکن لقێک لەوێ کۆشکێک لەوێ دەکەنەوە بۆ ئەوەی هەم بزنسەکەی خۆیان نمایشکەن و لەلایەکی دیکەشەوە ئەوانەی کە بەشداری ئەو پێشانگایان کرد و هیلاکە بن کتێب دەکڕن بتوانن پشوویەک بن لەم کۆشکی خواردن و خواردەمەنیانی کە لەم پێشانگایە بەشدار بوو. پێشانگاکە بەردەوام دەبێت ئەگەر بە خواستی ئەوتانەیە کتێب بکڕن سەرچاوی باش بکڕن دەتوانن سەردانی بکەن لە سلێمانی. با بچینە گەرمیان بابەتێکتان بۆ باز کەم کە پەیوەستە بە گەرمیان و بابەتی بەرەمێنانی خوورما. ئێستا وەرزێکە لە پێشوازی با بڵێن یاخود وڵا خەریکاکەی ئەگەینە کۆتاییشی چووکە لە کۆتایی هاوینین بەڵام بەرهەمێکی زۆری خوورما چندراوە و هاتۆتە بازارەوە. وێزگەی باخی کەلار خاوەنی چەندین درەختی خوورمای نایابن. بەرهەمی تایبەتیانەیە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیانن. بەڕێوەبەری وێزگەکە لە فیچەرێکدا قسەی بۆ کورسات کردو باز دەواکە کە 200 دار خوورمایان هەیە و بەرهەمیان دەگاتە 6 تۆن خوورما. ئەم باخە پێکاتوە لە نزیکی 200 داری خورمای زیاتر سێ جۆرن جۆرەکانی خەزراوی خەستاوی زەهدی بەڵام لەم نزیکی 200 دارە تقریبا لە ئەمساڵ نزیکی 125 بۆ 130 دار لە دارەکان بەریان گرتووە. بەرهەمی ئەم باخەش ساڵانە هەل لە وێزگەکە هەل لێراوە لیژنەکانی خۆمان دێن تەخمینی ئەوەکەن کە هەر دارێک مەسەڵەن چەندێک بەرهەمی بە شێوازی گشتی چەندێک بەرهەممان هەیە و بەرهەمەکەش دوای و تەخمینی سعرەکەی کرێ شێوازی سعرەکەی چۆن بفرۆشیە. ئیتر هەموو ساڵێمە ئامادەکاریەکەن بۆی کە کەسێک بێت خۆی بەرهەمەکە لێ بکاتەوە هەلێرا بەرهەمەکە بفرۆشیە بەڵام ئەو چەند ساڵێک ئێمە تا ئێستا کەسێک ناتوە لە ساحەکە بۆ شێوازی ئیشەکان بکە هەر لە وێزگەکە بەرهەمەکە لە ناو وێزگەکە لەلایەن لیژنەکانی خۆمان و دەفرۆشێت. بە شێوازی گشتی بەهۆی ئەوەی تقریبا نزیکەی 10 بۆ 15 ساڵ زیاتر ئەبێت خەڵکانێک سەرەتا بە باخی بچووک بچووک گرسیان کرد بە ناشتنی داری خورما و داری خورمایان لە خواروی عێراق و یا هەنێک لە دەرەوەی وڵات هێنا و لە ناوچەکانە بە شێوازی گشتی لە هەر شوێنێک و لە هەر باخێکە چەند داری خورما نێژرا لەم وێزگەیش هەر نزیکی تقریبا لە ساڵی 2008 و ئەوانە دەست کرا بە ناشتنی فەسیلەی خورما کۆمەڵی فەسیلە هێنا و پاشان هەم فەسیلانە زیاد کرا بەهۆی ئەمە و بەهۆی ئەم جێگە و شارەزایی جوتیارەکانی ناوچەکە و گونجاوی کەش و هەواکە خەڵکێکی زۆر پەریدا بە ناشتنی داری خورما و سوپاس بۆخوا لە ئێستادا داری خورما زۆر سەرکەوتووە لە ناوچەی گەرمیان بە تایبەتی لە شاری کەلارە ئێستا دەوروبەری شاری کەلارە باخێکی زۆر خورما هەیە لە زۆربەی ئەو ئەسنافانەی کە ئێستا لە عێراقا هەیە لە زۆربەی ئەسنافەکان ئێستا تاقی کراوەتەوە بەرهەمێکی زۆر باشی داوە. ئەم خورمایە کە ئێسای بینن ئەمە یەکێکە لەو جۆرانی کە باسمان کرد ئەمە خورمای خەزراویە کە بەشێک لەو دارانەی لە باخەکەی ئێمە هەیە خورمای خەزراویە. خورمای خەزراوی تایبەتمەندیی تەواو جیاوازی لەگەڵ خورماکانی کە هەم لە حەجمە هەم لە ڕەنگە هەم لە تامە هەم لە خاصێتێکی تەواوە هەر بەبوونی ئەمانەوە مەرغوبێتێکی زیادی لە بازارە دروست کردووە. بەڵام ئەم سنفە ئیسال لەم کاتانەوە پێگەیشت و ئێمە چنیومانە دوو سنفەکەی کەمان کەوتمان خەستاوی لەگەڵ زەهدیە هێشتا کاتی ماوە بەتەواوەتی ئەوانە پێ بگا بۆی ئەوانەمان ئێساش ئەوانشمان عەرز نەکردووە. بەڵام ئەم سنفە یەک کێشەیەکی جوتیار لەوانەیە لەم کاتانە ئێستا لە سنووری ئەمە نەتوانێت ئیسفادێکی بۆ شێوازەی لێ بکات لە بەرهەمەکەی بەهۆی ئەوەی کۆمەڵێ گیر و گرفتی تایە شێوازی لێکردنەوەکەی قورسە مەسەلەن ڕۆژانە ئەبێ هیچ نەبێ ڕۆژانە ئەو کەسە بچێتە سەر دارەکان و چەندێک پێگەیشتووە تەنا پێگەیشتوەکانی لێکات و ناتوانێت هەمووی پێگەێتەوە. بەڵام کۆمەڵە سنفی تر هەیە زۆر ئاسانە مەسەلەن هەم لێکردنەوەی هەم خزمەتکردنەکانی هەر هەمووی جیاوازە. ئێساش خۆشبەختانە هەر لە ناوچەکە هەر بە بۆنەی ئەم بابەتەی کە خەڵکێک شارەزای لە سنفەکانە پیا کردووە زیاتر ئەو کەسانە پەنا بنە سەر ناشتنی ئەو فەسیلانەی کە سنفێکن خزمەتکردنیان کەمتر بێ بە تایبەتی لە کاتی لێکردنەوە کەمتر تووشی گیر و گرفتە بێت. لە زۆربەی ناوچەکانی خواروی عێراقا تەبعاً ئەم سنفە هەیە سنفی خەزراوی سایکە لەو سنفانێک کە هەم مەرغوبە هەم ناسراویشە هەم لە بازارەکانە خەڵک زۆربەی ئێناسێتەوە بەهۆی جوانی خورماکەی و حەجمی خورماکەی و تامی خورماکەی و ئەمە
ڕاستی مەرغوبێتێکی پیا کردووە بەڵام لێرا یەک کێشەی کە هەیە بۆ ئەم سنفە ئێستا هەموو جوتارێک ناتوانێت مەسەڵەن زیاتر بەرهەم هەڵدا بە بەرهەمهێنانی ئەم سنفە یان ناشنی ئەم سنفە ئەو جوتمان بەهۆی ئەوەی کە لە بازارە ڕاستە نرخێکی ئەو تۆی نییە لە چاو کۆمەڵە سنفی کە ئێستا لە ناوچەکان نێژراوە و ئیسفادێکی زۆر لێکراوە بە تایبەتی سنفی وەکو مەجهول وەکو بەرحی وەکو برێم وەکو سنفی کەشمان هەیە هەموو سنفەکانی خورما لە ناوچەی گەرمیانە من ئەتوانم 100% بڵێم نەجاحەتە هێنێ بەڵام لێرا چییە ئێمە سایە گیر و گرفتێک لە ناو جوتیارەکانە هەیە خەڵکێکی زۆر مەسەلەن گرەی لەوە ئەکا لە چەند ساڵانی پێشووە خەڵک ڕۆیشتووە بە هەڕامەکی ئەگەر لە خواروی عێراق بێ یا لەم ناوچانە بێ هەیە لە ڕێگەی ناوکۆ بێ هەیە لە ڕێگەی کۆمەڵە فەسایلی ترۆ بێ بەشکەی خورمای کڕیۆ هێناوێتی لەناو باخکان ناشتوێتی و بەڵام بە تەواوەتی نەیزانیوە سنفەکەی جۆرەکەی مەسەڵەن چ جۆرێکە دوای چەند ساڵێک تەبعاً بە ساڵێک و 2 ساڵ بە ئاسان پێ ناگا بە تایبەتی و فەسیلانی کە لە دایکەکانە کرێتەوە لە دوای 4 ساڵ تەمەنی جا دەچگا بە پێگەیشتن و بەرهەموانە لە دوای 4 ساڵ بۆ 5 ساڵ ئەجا جوتیارەکە زانێتی ئەم نەوع خورمای کە ئەم فەسیلەیەکە و ناشتوێتی چ خورمایەکە شەوی ڕابردوو سعات 12 شەو بەدواوە بە کاتی هەرێمی کوردستان و عێراق بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکرد کاندیدان و پارت و هاوپەیمانی سیاسیەکان بە شێوازە جیاجیەکان دەستیان بە بانگەشە کرد لە عێراق چێبڕکێ لەسەر 319 کورسیە کورسی پەرلەمانی 31 هاوپەیمانی و 38 حزب و 75 لیستی تاکە کەسی چێبڕکێیەکەن ئەمەش دیوێکی ئابووری هەیە من ئێستا و دیوە ئابووریەتان بۆ ڕوون دەکەمەوە دیوە ئابووریەکەی پەیوەستە بەو خەرجی و تێچووی کە لە هەڵبژاردنەکاندا دەکرێت لە عێراق پارەیەکی زۆر بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە تەرخان کراوە بەڵام لاتان سیر نەبێکە عێراق ئەگەر وەکو لیست تەماشایکەن لە ڕیزبەندی تا ڕادەیەک دووردایە لە بەرەوەی وڵاتان ئەو وڵاتانەشی کە بە پێشکەوتویە زانین خەرجیەکی زۆریان هەیە بۆ بابەتی هەڵبژاردن من ئێستا بە خێرایی ڕیزبەندێکەتان پێڵ ئەمریکا لە ڕووی ژمارەوە لە ڕووی ژماری پارەکەوە ڕیزبەندی یەکەمە مندامناوە بەڵام خۆی ئەگەر باسێکی ڕیزبەندێکە بکەین هندستان گەورەترین خەرجی هەڵبژاردننی هەیە ئێستا پێتان نەڵێم بوو لە ئەمریکا خەرجی هەڵبژاردن ئەم هەڵبژاردننی ساڵی 2024 کە کرا و ترەمپ بوو بەسەرۆکی ئەو وڵاتە 15 ملیار و 900 ملیۆن دلار بووە بۆ ئەڵێم هندستان لە پێش ئەمریکاوە لەبەر ئێمە بۆ دوو هەڵبژاردن بۆ خەرجەکە هەڵبژاردننی سەرۆکایەتی و ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا بووە بۆیە ئەکرێ بڵین هندستان لە پێش ئەمریکاوێ بەڵام لە ڕووی ئەگەر هەڵدوو هەڵبژاردنەکە وەک پاکێجە سەیکەین ئەمریکا زۆرترین خەرجی هەڵبژاردننی هەبوو هندستان خەرجی هەڵبژاردننی 14 ملیار و 400 ملیۆن دلارە کە ئەمە داتایەکی ڕسمیە خۆی لە هەڵبژاردن و کەمپەینی حیزبەکانیش دەبینێتەوە کە قەبارەیەکی زۆر بۆ ئەم بابەتە تەرخان کراوە بەریتانیا 120 بۆ 135 ملیۆن دلار لە هەڵبژاردننی گشتیە خەرجەکە کە لە ساڵی 2024 بەڕێوە چوو ئەوەی کە نەیجیریایە بۆ پارەکەی زۆرە ملیار دلارە لە بەرەوەی لە ساڵی 1999 حوت هەڵبژاردننی گشتی بەڕێوە بردووە هەر حوتەکەی 5 ملیار و 480 ملیۆن دلار تێچوو خەرجیە هەڵبژاردنە بووە لە وڵاتەدا کۆنگۆ 580 ملیۆن دلار خەرجی هەڵبژاردننی گشتی بووە کینیا 257 ملیۆن دلار هەڵبژاردننی گشتی ئەو وڵاتە بووە واروەها ئەفریقای باشوور 140 ملیۆن دلار هەڵبژاردننی گشتی ئەو وڵاتە بۆ خەرجی کرۆ پێما بێ لە ساڵی 2022 هەڵبژاردن کراوە با باسێکی عێراقتان بۆ بکەم سەیری عێراقکەن کە هەرێمی کوردستانیشی تێدایە ئەوەی هەیە ئەنجومەنی وەزیرانی عێراق نزیکەی 400 ئەمەیان ملیار دینارە نەک دۆلار 400 ملیار دیناری عێراقی تەرخان کردووە بۆ ئەم هەڵبژاردنەی کە بڕیارە لە 11 2025 بەڕێوە بچێ و شەوی ڕابردوو لە سەعات 12 بە دواوە بانگەشەی هەڵبژاردنەکە دەستی پێ کردووە ئەگەر بیکەینەوە بە دۆلار 285 ملیۆن دلار خەرجی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەکە کێبڕکێکە لەسەر 319 کورسیە ئەمە وەکو بودجەیەک بۆ بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنە تەرخان کراوە بەڵام ئەم پارەیە کەمپەینی حیزبەکان پارتە سیاسیەکان کاندیدەکان لە نێو ئەم قەبارەیانین کە
داتای ڕسمی بۆ ئەم بابەتە دەست ناکەوێت. گرنگترینەوە ئاڵابووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.